بینەرانی بەڕێز لە هەر کوێگەن ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش بەرخودانی گەل و شەڕوانانی ئەفرینتان باش لە بەرنمەیەکی تایبەتی ئەفریندا کە سەبارەتە بە هێرش و داگیرکاری ڕژێمی تورکی داگیرکەر و تاقمەچەتەکانی بۆ سەر هەرێمی ئەفرین هەروە ئەو بەرخودانە بێوێنەیەی کە لە دوێنێەوە تا ئەم ساتانە کە ئێمە بەرنمەی لەگەڵ ئێوەدا پێشکەش دەکەین بەردەوامی هەیە سەرکەوتنی زۆر مەزن لەوێ تۆمارکراون و سەرکەوتنانە هەڵبەتە بە ئیرادەی گەل و شەڕوانان تۆمارکراون وێرایەوەی کە دوژمن بە تانک و تۆپ و تەیارە و چەک و تەقەمەنی بێشماری مۆدێرن هێرش دەکا بەڵام تێکشکێنراوە هەروە سەرەڕای ئەوەش ئۆپراسیۆنی شۆڕژگێری لە دژی ئەرتەشی داگیرکەری تورک دەستی پێکردووە لەم بەرنامەدا هەڵوێستی وڵاتان ناوچەکە و هەروە کوردستان و دەرەوەش سەبارەت بەو داگیرکاری ڕژێمی تورک هەڵدەسەنگێنین بزانین ئەم دۆخە بەکوێ دەکا لێرە شرۆڤەی دەکەین بۆ مەبەستەش لێرە میوانداریمان کردووە لە ستۆدیۆ لە بەڕێزی واکەریم چالاگوان هەروە گەرگیر و گرفتیشمان نەبێت لە ستۆدیۆکانمان لە باشووری کوردستان لە سلێمانی حسێن کەرکووکی ئەندامی دەستەی دیبلۆماسی تەفگەری ئازادیمان لەگەڵدایە لە ڕۆژاوای کوردستانی ژەگەر دیسان کێشەی پەیوەندیمان نەبێت لەوێەوە وتەبێژی یەپەگە بروس حەسەکەمان لەگەڵدا دەبێت ڕۆژنامەوان عەزیزۆغڵۆش دوایین زانیاریمان سەبارەت بە بەرخودانی ئەوێ هەروە هێرش و شەڕ و پێکدانەکانی ئەرتەشی داگیرکەری تورک لە ئەفرین پێدەدا سەرەتا بە ناوی خۆمان و بە ناوی ئێوەشەوە بە خێراتنی هەموو میوانەکان دەکەین بە تایبەتی کاگیواکەریم چالاگوان لێرە لە ستۆدیۆ زۆر زۆر بەخێر بێت کاگیوا ینی دەوڵەتی تورک وا هاتبوو ئێستا لە ناوەندی ئەفرین بێ و لەوێژ نەوەستا بێت چوو بێ بەرەو من بجیش بەڵام ئەوە شەو ڕۆژێک تێپەڕ بوو شتەکان پێچەوانە دەبینن ڕاستە لە ئاسمانەوە هێرش دەکات تۆباران دەکات بەڵام لەسەر ئەرزی واقع تا ئەم ساتانە شەڕوانان باڵا دەستن باڵێ کاکەندێن سەرەتا پێم خۆشە سڵاو لە شەڕوانانی ئازادی بکەم سوپاس بۆ جەنابیشت کە منە بانگهێشتی بەرنامەکەت کرد بەڵام کاکەندرێن بیرمان نەچێت لە ڕۆژئاوای کوردستان شتێکی جیاواز هەیە شتێکەیە کە ناوی ئایدۆلۆژیایەکە فەلسەفەیەکە گەل بەگشتی و شەڕوانان بە تایبەتی لە بن ئەو ئایدۆلۆژیایەدا بەڕێکخستن بوون بەڕێکخراوی بوون ینی چۆن بڵێن ڕێخستنێکی تۆکمیان هەیە کە گەل و شەڕوان و وڵات نیشتیمان هەمان گرێدراوی یەکن هیچیان بەبێ ئەوی تریان ناتوانن بژین ڕەنگە دەوڵەتی تورک یان هەر دەوڵەتێکی تر کۆمەڵی حسابات لەسەر گەلی کورد بکا لەو مەسەلەیەدا بەڵام بە بڕوای من لەوێ شتەکان زۆر زۆر جیاوازە و بە تایبەتی لە ئەفرین ئەمازانین چەند ساڵە هەر لە دەستپێکی شۆڕشی سووریاوە و لە ئازادکردنی ناوچەکانی کانتۆنی ئەفرینەوانەیە ئەفرین لەسەر پێی خۆیەتی ئەفرین لە هەموو لایەکەوانێ گەمارۆدراوە لەولاوە لە لای تورکیاوە لەم لاوانێ چەتەکانی ئەلنەسرە و ئەحلار شام وانە لە خواری شوانێ ڕژێمی بەشار ئەسەد گەمارۆی داوە گەمارۆیەکی سەختیان خستۆتە سەرەوە خەڵکە لێ بەڵام ئەو خەڵکە بە ئیرادەی خۆی لەسەر پێی خۆیەتی و شەڕیش ئەکا بۆ مانەوەی خۆی ئەمە جاری یەکەم نییە هێرش دەکرێتە سەر ئەفرین بێگومانژایی 6 ساڵی ڕابردووە مێرشانە بەردەوام بوو بێگومان بەردەوام بووە ینی ئەم هێرشە ڕەنگە تۆزێک شتەکەی جیاوازتر کرد بێ بە حکومەوەی کە دەوڵەتی تورک ئەم جارە ڕاستەوە خۆی هاتۆتە ناوانێ بەڵام پێشتر بێگومان ئاگامان لێتی ینی تۆ بینی بۆ نمونە با بڵێن چ هێزێک لەو ناوەیە هێرشی نەکردوێتە سەر ئەفرین کێ ماوە بە حکومەت بە دەوڵەتی سووریاشەوە هەمان هێرشیان کردوێتە سەر ئەفرین بەڵام ئەفرین هەر گەورە بووە باشە وردە وردە خۆی گەورە کردوێتوانێت چونکە خەڵکەکانی دەور و بەری ئەفرینیش ئەوانەی کە حتا ئەوانش کە وەکو نەتەوە کورد نین وەکو دینیش ڕەنگە دینەکەشیان جیاواز بێ یان مەذهبەکەشیان جیاواز بێ بەڵام کاتێک گەبینن ئاسوودەییەک ئاشتیەک پێکەوە ژیانێک خۆشەویستیەک لەو ناوە هەیە ئەمانی ژیان بۆ لای تۆ تەماشاکە بۆ نمونە با بڵێن خودی ئەفرین چەند سەد هەزار کەسێکە بەڵام ئێستا زیاتر لە ملیۆنی ئینسان لێژی مەسەلە بەرابەری خۆی دانیشتوان بێگومان مەسەلەکە ئەوەیە لە ئەفرین ئاسوودەیەکەیە ئاشتیەکەیە پێکەوە ژیانێکەیە بە دەرەجەی یەک یان لە خاڵی یەکەمە دەوڵەتی تورک ئەمەی ناوێ چونکە بە ئاسوودەبوونی خەڵک دەوڵەتی تورک بە تایبەتی ڕژێمی ئاکەپە تێگەچێت
دەیەوێت خەڵک لەسەر پێی خۆی نەبێ خەڵک هەمیشە چاوی لە دەستی ئەمان بێ ئەمان خێری پێ بکەن بەڵام خەڵکی ئەفرین بە تایبەتی خەڵکی ئەفرین هەروانەشە کە بەڕێز داماژت پێدان کە بوونەتە ئامراز و هۆکارێک بۆەوەی کە شکست بە و هەژەمونە زەبەلاحی ڕژێمی تورک بدەن بێگومان یەکێ لە شتەکان ئیرادەبوون باوەڕبوون بەخۆیە ینی ئینسان کاتێک کە باوەڕی بەخۆی دەبێت ئەبینیت ئەو بەرخۆدانی کە لە کۆبانی کرا مەسەلە چی بوو ئەو بەرخۆدانی کە لە کۆبانی کرا زیادەتر لە هەر شتێک گەل بوو گەلک بەرخۆدانی کرد گەل بەرخۆدانی کرد باوەڕبوون بە خودی خۆی بوو گەل ئەو باوەڕی کە گەل بەخۆی هەبوو ئەو بەرخۆدانەی خوڵقان کە لەویاد بوو کە بۆ دیرۆکی 100 ساڵی 21 بەڵێ باشە لێدوانێکی مەحموود بەرخودان فەرمانداری یەپەگە هەیە سەبارەت بە سەرکەوتنی مەزن هەروە ئەو لەوەش زیاتر چووە بەدەر لەوەی کە لە بەرگریدا بن ئۆپراسیۆنی شۆڕژگەڕیشیان دەست پێ کردو بزانین چی وتووە مژدەی گەورەی پێ سەرکەوتنی گەورەی ڕاگەاندووە گوێ لە مەحموود بەرخودان بگرین ئەڤ ئیرۆ لە خەتا ڕەجۆ جێک و دژمن سزمە کری و جێک و کاتێکی ببەر بە ئێوەرێڤە ئۆپەراسیۆنێکی شەروانên قەسەدە و یەپەگێ لە هەمبەری وان پێشکەتن و ئەو ئۆپەراسیۆن حتانەوە داوامە دا ئەو ئۆپەراسیۆندا گوندێن کو ئەو کەتنێکیە گوندێن عەدەما گوندێ شادێ شالدێرێ شادیا گوندێ شادیا و gelek gundê dîtir gundê Sûrkê jî niha têda yoğun çatışmaya heval saldırî wî gundî jî dikin û hemû deverên xeta reco ê ku dijmin têda îro sizmek kirî bi operasyonekî taybet hemî jî hatin derxistin بەڵێ ئەوە لێدوانی مەحموود بەرخودان بوو کە ئاماژە بەوە دەداوێڕایەوەی کە هێزەکانی دوژمن تێک شکاون ئۆپراسیۆنی شۆڕژگەڕیان دەست پێ کردووە سەبارەت بە دەستپێکردنی ئۆپراسیۆنی شۆڕژگەڕی چی دەڵێ لە کاتێکدا کە گەل هەموو چاوەڕوانیەوە دەکات کە بە شێوازێک لە شێوازەکان ئەرتەشی تور گێرشەکانی بەرفراوان کرا کە چی دژە هێرش دژە ئۆپراسیۆن دەست پێ دەکات خۆی لێرە نقطەیەکی زۆر گرنگ هەیە باڵکێش کاکە هەندرێن باشە ببوورە دەسە تەلەفۆنێکمان لە چالاکیش لە دەرەوە چالاکیەکی زۆر ئەنجام دراون ئێستا لە بێرنی سویسراوە تەلەفۆنمان لەگەڵدایە چالاکیەیە بەڵێ کێمان لەگەڵدایە ئەحمەد پۆڵات ڕۆژنامەوان لە بێرنەوە لەگەڵماندایە لە چالاکی بێرنی سویسراوە ئەحمەد پۆڵات دەم باش دەم باش نەهات لە بێرن چاواگەل خاوەنداری لە ئەفرین دەکەن ئەگەر هەنێکی باسیوی بکەیت بەێ وەکی دۆ ئێوارێژی دیسا گرتە هەمان دەمی ساعت شەشادا لەبەر ئیسەسان ناڤەلی جویا بوو نەڕازیبوونی خوا لە هەمبەر داگرکاریە تەرۆرە دەولەتا تورک دانی زمان ئیرۆ تەوایی ڕۆژگەل دەر کۆمەلێ بە هەرکی داهاتن کۆمەلی نەڕازیبوونا خودانی زمان دو ساعت زیاتر بن بارانەکە مەزندا بارانەکە دەبن بارانێکدا li navendê nerazîbûna xwehanî ziman û girte piçekberê bela bû sibê jî saet yekan de pişênîvro saet yekan de li taxa helweta platê ew ê meşek navendî ew ê dar bikeve dewr ew ê girte ber bi balyozxaneya Rûseva bi meşe dewr jî dixwazin çalakeke mezin li dar bixînin li wê dê ku dewleta Rûsya şermezar bikin niha em dikarin bibêjin ji bernê em dikarin vana ji wara ragihînin lê ne tenê li paytext Bernê li bajarên wekî Zûrîx, Bazel, Cenev, Lozan û li wekî Lûzer heman saetî heman katijmerî saetê hejdan de hejrin êvariyên saetên Ewropa li taxa bûn li meydana bûn nerazîbûna xwe danî ziman bes girte ne tenê Kurd bûn jî dostê wan jî tevlîbûnekî mezin çêkiribûn gel hişyare û ewa bêsebriya wan a herî jordaye yani neha li vir girte çekberê bela bû em dîsa dikarin ji wara vana ragihînin belê
بەڵێ باش ئەحمەد پۆڵات ڕۆژنامەوان لە بێرنی سویسرا و زۆر سپاس دەکەم سپاس بۆ زانیاری واگایەکان بەڕێزی وا پێشەوەی بێمەوە لای بەڕێزت با بجارە بچینە سلێمانی ستۆدیۆی سلێمانی پەیوەندیمان لەگەڵەواندا دروست کردووە لەوێ حسێن کەرکووکی ئەندامی دەستەی دیبلۆماسی تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستانمان لەگەڵدایە بەڕێز حسێن کەرکووکی ئەگەر گوێت لەم نەم کاتت باش زۆر بەخێر بێن بۆ بەرنامەی تایبەتی عەفرین. زۆر سپاس بۆ ئێوەش بۆ ئەم چاپێکەوتنە. سپاس بۆ بەڕێزت بەڕێز کەرکووکی ئێوە چۆن دەڕوانە ئەم هێرشە داگیرکەریانەی ڕژێمی تورک هەروە چۆنیش دەڕوانە و بەرخودانە مێژووی و دلێرانەی کە لە عەفرین لەلایەن گەل و شەڕڤانانەوە دەکرێت. زۆر سپاس سەرەتا ڕێز و نەوازش بۆ ئەو شەیدانەی کە دوێنێ و ئیمڕۆ لە بەرخودانەکانی عەفرینەوە کە بە دەستی دایکەی تورکیا شەید بوونە، هەروەها سڵاو ڕێزەنین بۆ هەموو ئەو کەسانەی کە ئیسا لە شەقامەکانن لە هەر چوار پەرچەی کوردستان لە دەروی وڵاتیش، هەروەها سڵاو ڕێزەنین بۆ ئەو شەرڤانانە یەپەکە و یەپەژە کە بە ڕوحێکی فیدایی ئیستا وەستاون دیفاعی لە ناسنامە و لە ئیرادە و لە ئازادی گەلی کورد دەکەن. بێگومان ئێمە تەفگەری ئازادی کۆن کوردستان ئەم چاڕوانی ئەم باردۆخە بووین کە لە ڕۆژئاوای کوردستان ئەبێ بەتابەتی لە عەفرین بۆی دەوڵەتی دایکەی تورکیا ماوەیەکی زۆرە کە دەستی کرد بە پروپاگەندەیەکی زۆر هەم لەسەر ئاستی تورکیا هەم لەسەر ئاستی ناوچەکە کە ئەو پلانێکیەیە کە هێرشکا سەر عەفرین. بێگومان ئەم باردۆخە ئیستا ئەوە ئەگەیەنێ بە ئێمە خاڵێک هەرە گرنگ ئەوەیە کە دەوڵەت تورکیا گەیشتە لوتکەی بێ ئیرادەیی و لاوازی خۆی هەم لەسەر ئاستی ئەو پێشکەوتنانە و بەرخودانەی کە لە ڕۆژئاوا هەبوو هەم لەناو خودی تورکیەش بەتابەت لە باکووری کوردستانە تێشکاوە. بۆیە ئەوە ئەگەیەنێ گەلی ئێمە لە هەر چوار پەرچەی کوردستان بەتابەت لە ڕۆژئاوای کوردستان کە لە چەند ساڵ ناو ئەو شۆڕشە بوو ناو ئەو پرۆژەی کە خۆی ڕایگەیاند بوو پرۆژەی خۆبەری دیموکراتی، پرۆژەی نەتەوەی دیموکراتی، پرۆژەی پێکەوە ژیان، ئەمانە ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە ئەچێ سەر ئەگرێ ئەو بەرنامەی هەیبوو. بۆیە ئەو بەرنامەی کە تورکیا شەی بوو لەگەڵ چەتەکانی داعش لەگەڵ مەجموعەی بەکرێگراوی کورد، بێگومان ئەو بەرنامەی ئەو ڕۆژ بە ڕۆژ ئەشکێت و ئەو پلانی کە دای نابوو بۆ ڕۆژئاوای کوردستان کە ئەو پرۆژەیە ئەو بەرنامەیە لەوێ سەر نەکەوێ. بێگومان ئەمانە هەمووی ئەوە ئەگەیەنێ کە دەوڵەتی تورکیا لە لوتکەی بێدەسەڵاتیە، لە لوتکەی بێئیرادەیە، لە لوتکەی بێچارەیە. بۆیە ئەوەی ئەکرێ ئیمڕۆ لە دوێنێ گۆلسپێکرۆ بۆ ئیمڕۆژ بێگومان ئەوە ئەگەیەنێ کە بەرخودانی گەلی ئێمە و بەتالی یەکێنەکانی پاراستنی گەل یەپەکە و یەپەژە ئەمە ئەوە ئەگەیەنێ کە ئێمە لە سەرکەوتی نێزیگین و دەوڵەتی تورکیا و بەتایبەتی ئۆردوگان و ئەو کەسانی کە لە دەوروبەری بێگومان ئەوان بەرەو فەشەل و بەرەو شکان نەڕۆن. بۆیە ئەمە خۆی بۆ خۆی چاوەڕۆکراو بوو. دوای ئەوە ئەمە خۆی بۆ خۆی ئەمە سەرکەوتنی بۆ گەلی ئێمە چۆن پێش چەند ساڵ لەمە پێش کە چۆن لە کۆبانی هەموو دنیا ئەیوت کۆبانی ئیمڕۆیە بانی ئەکەوێ بەتایبەتی ئۆردوگان ئەو دیعایەکراویت ئیمڕۆ بانی ئەکەوێ. ئەمڕۆ شەڤانان کە توانیان پایتەختی داعش لە ڕەقە بشکێنن و ئەوێش ئازاد بکەن. بۆیە ئەو پرۆژەیە ئەو بەرنامەیە کە لە ڕۆژئاوای کوردستان هەیە بۆ مەسەلەی دیموکراتیەت، بۆ مەسەلەی ئازادی، بۆ مەسەلەی پێشەنگایەتی ژن، بێگومان ئەم بەرنامەیە ڕۆژ بە ڕۆژ سەر ئەکەوێ و ئەو هەنگاوانەی ئەوان دایانناوە ڕۆژ بە ڕۆژ بەرەو پێشەوە چێ. بەرامبەر ئەوەش بەرنامەکەی ئۆردوگان، هەنگاوەکانی ئۆردوگان، دەوڵەتی تورکیا ئەمانە ڕۆژ بە ڕۆژ ئەشکێ. بەس لەمێ خاڵێکەیە ئاماژەی پێ بکەین ئەوەیە بەداخەوە جارەتری ناوی وا دەرئەکەوێ کە ئەمە پلانێکی گەورەیە بە تەنها تورکیا نییە، بێگومان دەوڵەتانی ئەقلیمیش لەگەڵەوە بەداخەوە لەسەر ئاستی نێودەوڵەتیش بێدەنگیەکەیە ڕوخمی ئەوەی کە دەوڵەتی مەسر و فەڕەنساش داوای کرد کۆبنەوەیەکی بەپەلە بکرێ. ئەمانە هەمووی ئاماژەیە بەم خەتە ئاستێکی زۆر ئەو هێرشانە ئەکرێ ئەو دایکرا ئەیانێ بەرەو پێشەوە بچێت دەوڵەتی تورکیا. بێگومان بێدەنگیەکی ئەقلیمی و نێودەوڵەتیشەیە. بەس گەلی ئێمە کەوتن هەر چوار پەرچەی کوردستان لە دەربی وڵات لە چالاکیان بێگومان ئەمە خۆی بۆ خۆی ئەوە ئەگەیەنە کە دەنگی زوڵاڵی گەلی کوردجایەتری ئەدەدرێت جۆی ئەو دەسەڵاتدارانە جۆی کۆمەلگای نێودەوڵەتی کە گەلی کورد خاوەن پرۆژەیە گەلی کورد ئەو گەلی کوردە نییە کە لە ئیتفاقی ساکیسپیکۆ ئێوە ویستان ئیتر ناوی بدەن و ناسنامەی لێ بسەنەوە ئیرادەی بشکێنن. گەلی کورد ئیستا بە پرۆژەیەکی تازە، بە عەقڵێکی تازە، بە ئیرادەیەکی تازە لەسەر مەیدانەکەیە. ئەگە ئەم جارە ئەیانەوێ دۆلی ئەقلیمیەکان، دۆلە زلێزەکان ئەگە بیانێ لە ناوچەکە بەتایبەتی لە ڕۆژات ناوەڕاستە ئیستیقراری هەبێ، ئەمان هەبێ، دیموکراتی هەبێ، بێگومان ئەبێ کورد پێشەنگایەتی ئەو بکە، ئەبێ گوێ لە داواگاری گەلی کورد بگرن. ئەگینانە کورد خۆی خاوەن پرۆژەیە کەسیش پێویست نییە پشتگیری بکات لە غێری گەلەکەی خۆی. بۆیە ئەم پرۆژەیە ئەم بەرنامەیە هەسەکەوتن دەوڵەتی
چەندە کاریگەریەیە بۆ نمونە فەڕەنسا داوای کردو مەسر داوای کردووە کە ئەنجومەنی یاساییش کۆ بێتەوە بەپێی یاسای نێودەوڵەتیش بێت تورکیا ناتوانێت سنووری وڵاتێکی دیکەم لە ڕووی زەمینی و ئاسمانیەوە ببەزێنێ پێ دوایە ئەمە تورکیا بەرەوکوێ دەبە نەگەر بە جددی کۆمەڵگەی نێودەوڵەتی یا ئەنجومەنی یاساییش کاری لەسەر بکە. تورکیا بە قەناعەتی من بەو عەقڵیەتە بیر ئەکاتەوە کە چۆن لە ساڵی 74 کە چۆ قوبڕس هەتا ئیسە لەوەیە چۆن بەو عەقڵیەتی کە هاتە باشووری کوردستان لە دوای ساڵ 91ەوە خەتای ئیسە بنکانی ماوە کەس بێدەنگە بێگومان ڕۆژئاوا کوردستان ئەوە نییە ڕۆژئاوای کوردستان نە قوبڕسە نە باشووری کوردستانە نە بەعشیقەیە کە هێزی ناوتە ئەوێ لەوێ ئەو دەوڵەتانە بێدەنگن بۆیە ڕۆژئاوای کوردستان زۆر جیاوازە ئەو ئیرادەی لەوێ هەیە ئەو بەرنامەی لەوەیە بێگومان وتم نە قوبڕسە نە باشووری کوردستان نەکە لە 91ەوە ئەو بنکە سەربازانی لە کانی ماسی لە بامرنی و لە باتوفە هەیە نە بەعشیقەشە کە حکوومەت عێراقی بەرامبەرەوە بێدەنگە ئەمە وتم ڕۆژئاوا بەرنامەکەی جیاوازترە بۆی تورکی ئەبێ بەو شێ بیر نەکاتەوە کە چۆن لەگەڵ باشوور مامەڵە ئەکا هەمان شێوەیە لەگەڵ ڕۆژئاوا مامەڵەکە ئەمە جیاوازترە بۆیە تورکیا بۆ خەیاڵەیە کە چۆن ئەو هێزانی کە لە دەروەی وڵاتی خۆی جێگیر کردووە ئەوێ بسەپێنە بەسەر دەوڵەتان بمێنێتەوە بێگومان ڕۆژئاوا نییە چۆن لە وتم لە کۆبانی بە هەموو هێزێک لە باکووری کۆبانی تورکیا هاوکاری کرد لە باشووری کۆبانی داعش و ئەو گروپیان بە دەوروبەری بوون هاوکاریان نەکرد نەیانتوانی ئیرادەی گەلی کورد ئیرادەی شەربانانە بشکێنن بۆیە ئەم جارەش ئەفرین ئەبێتە ئەو خاڵە کە چۆن لە شکاندنی داعش لە کۆبانی خۆی نەتوان بگێتەوە لە پایتەختەکەی لە ڕقە بۆیە ئەم جارە شکاندنی دەوڵەت تورکیا شکاندنی هێزی دەوڵەت تورکیا کە ئەندامێکە لە ناتۆ من لەو باوەڕم کە لە ئەفرین ئەم خاڵەیەک لابێتەوە لە ئەفرین بۆیە دەوڵەت تورکیا ئەبێ باش بیرکاتەوە کە ئەفرین وتم نە قوبڕسە نە بەعشیقەیە نە باشووری کوردستانە بۆی ئەم جار شەڕەکە جیاوازترە لەبەر ئەوەی ئەو ئیرادەی لەوێ هەیە ئەو پرۆژە هەیە جیاوازترە ئەوە قبول ناکە داگیرکەر لە کۆمەڵگەی نێودەوڵەتی بۆ ناچێتە سەر احتمال ئەم باردۆخە وتم ئەبێ کۆمەڵگەی نێودەوڵەتیش بیر لەو بکاتەوە کە گەلی کورد توانیتی داعش بشکێنیە هەم لە ڕۆژئاوا هەم لە باشوور و بە ئیرادەی گەلی کورد کە توانیەتن بەرامبەر ئەو ڕوبەر ئەو داعشە بێتەوە ئەگینە ئەو داعشە دیمان چۆن ڕووی لە ئەوروپا کرد هەموو ئەوروپا کەوتە زەلزەلا لە دەستی چەند گروپێکی کە بچووکیش بوون داعش بوون بۆیە ئەبێ کۆمەڵگەی نێودەوڵەتی بزانێ ئیرادەی گەل کورد ئەبێ قبول بکرێ ئەو ئیرادەیە کە چەند سەد ساڵە زیاترە کە ناسنامی قبول ناکرێت ئەم جارە ئەبێ کۆمەڵگەی نێودەوڵەتی ئەو باش بزانێ کە ئەگە ئەو عەقڵیەتە ئەو زێنێتە لەسەر ئاستی کۆمەڵگەی نێودەوڵەتی نەگۆڕێت بێگومان وتم کورد خۆی خاوەن پرۆژەیە خۆی خاوەن ئیرادەیە خۆی خاوەن هێزی خۆیەتی ئەگینە ئێمە لە زیاتر لە گەلی خۆمە لە چوارپەرچێ کوردستان ئیسە لە شەقامەکانن لە هەموو جیاکەن لە هەر چوارپەرچێ کوردستان لە دەروی وڵات ئەوە پشتگیرێکی گرنگە بۆ ئێمە بۆیە لە هەر لەم کاناڵە بەڕێزی ئێوەشەوە بانگەوازی لە هەموو گەنجان و کوردستانی هەر چوارپەرچێ کوردستان ئەەکەم خەڵکە ئازادی خوازەکان لە هەر چوار کوردستان و لە دەروی وڵات کە ڕووبکەنە ئەفرین ئەمە ڕۆژی گەلی کووردە ڕۆژی ئیرادەی گەلی کووردە ڕۆژی سەپاندنی ناسنامەی گەلی کورد بەسەر کۆمەڵگەی نێودەوڵەتیە ڕۆژی شکاندنی چەتەکانی داعش و ئۆردۆگانە و دەوڵەت تورکیەیە. بەڵێ باشە بەڕێز حسێن کەرکووکی ئەندامی دەستەی دیبلۆماسی تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان زۆر سپاست دەکەین کە لە سلێمانیەوە لەگەڵماندا بە شێوازێکی زیندوو بەشدار بوون کاتێکی خۆش و شەوێکی شاد بۆ بەڕێستان. زۆر سپاس بە ئێوە سەرکەوتوو بوون. سپاست دەکەین بژیت کاگیوا بمان بوورە دێمەوە خزمەتی بەڕێزت ئۆپراسیۆنی شۆڕژگەڕی دەست پێ دەکات ئەمە چ واتەیەک دەدا لە کاتێکدا دژمن هێرش دەکات بێ تۆ داگیر بکات تۆ لە ناوبەرەوەکو یەکەم شەو چاوەژۆغڵە وتی تەواو لە سەدانەوەدی یەپەگەمان کۆتایی پێێنە بەڵام ئەوە تا ئۆپراسیۆنی شۆڕژگەڕی دژ بۆوان دەستی پێکردووە هەر بۆ جارێکی دیکە دووبارێکم بۆ بینەران محمود بەرخودان ئەڵێ چەندین گوندمان ڕزگار کردووە لە ئۆپراسیۆنە دەتانک دەستی بەسەرداگیراوە 5 تانک تێک شکێنراوە ڕووبەرێکی بەرفراوان لە چەتەکان پاکراوەتەوە ئەڵێمە سەرەتاشە شەڕوانان وریان لە هەزاردایە سەرەتا ئاماژەم بەهانێشت کرد کاکەندریان ینی قانونی عسکەری ینی شەڕی عسکەری بەو شێوەیە هەر کاتێک هێرشبەرێک هێرش دەکا بڵێن هێزی بەرامبەری بۆ فترێکی زەمانی ئەچێتە خەڵوەتێکە وەکو شۆکێک شۆک ئەیگرێ بەڵام ئەم هێزە چونکە لە گەل پێکاتوە چونکە خوڵقێنەرەکەی گەلە
هیچ دەستێکی تریتیان نیە بەدەر لەگەل ینی چۆنەڵی خاراوە لەگەل بۆیە تۆ بینی دوژمن هێرشەکە بە 72 فڕۆکەی جەنگی پێشکەوتوو لی دەدا بە هەموو نوعێک ئەو ناوچەیە بۆمبابارانەکە بەڵامە بینی لە بەرامبەرە دوای دان بەخۆگرتنێکی 24 ساعتی دژە هێرش ئەکە و ئەوەش کە بڵێن بەرپرسانی یەپەگە ئەڵێن کردویانە ئەوەی کە ئەڵێن ئێشتا تەواوەتی ئەلانیان نەکردو بەڵام ئەوە هەیە ئەمە دیسانیش گەڕمەوە بۆ ئەو خاڵە کاگەندرێن ئەو خاڵەیە کە ئەم هێزە بڕوای بەگەلە ئیرادەکەشی هەر لەگەلەوە وەرەگرێ ینی ئەم دووشتە زۆر گرنگە کە ئێمە پێم وابێ لە بەڵکو ینی با بە هەڵەیە نەچم هەندێک لە پارچەکانی تر یا لە پارچەکانی تری کوردستانە ئەم شتە تاقی نەکراوەوە بەڵام بە خۆشحاڵیوانێت لە ڕۆژئاوای کوردستانە ئەمە تاقی کرایەوە وەکو وتیشم پێشتر نمونونەکەی کۆبانیە لە کۆبانی ئەمە تاقی کرایە و سەرکەوت ئەم پرۆژەیە ئەم شتە ئەم کارە سەرکەوت هەنگاوینا کە هەنگاوینا بەرەو کوێ هەنگاوینا بەرەو ڕقەشی پاکردەوە دێرە زۆریشی پاکردەوە ئەمە بۆ خۆی سەرچاوەکەی لەگەلەوەیە گەل ئیرادەی ئەم شتە پێگەێنێ بۆیە بەم هێزە بەم قووەتە ئەچێتە پێشەوە یەکشت شەیە بە بیرم نەچێت پێ بڵم ئەتوانم بڵم شکاندنی فاشیزم نەکتەنیا لە ڕۆژاوای کوردستان بەڵکو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە شکاندنی فاشیزم لە یەکەم ڕۆژی هێرش بۆ سەر کۆبانی دەستی پێکرد ئەگەر کۆبانی بکەوت بە فاشیزم سەر دەکەوت بەڵام کاتێک کە بینیمان کۆبانی سەرکەوت لە یەکەم ڕۆژی سەرکەوتنی کۆبانیەوە فاشیزمیش تێکشکێنرا بەڵام هێشتا ماوێتی پێم وایە قەناعەتی تەواویشم بۆ هەیە کۆتایی فاشیزم لە عەفرین دەبێ فتحی تەواوەتی کە فاشیزم لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستایتر وجودی نامێنێ بوونی نامێنێ عەفرینە ینی لە عەفرین هەموو شتێک تەواو بێ ئەو کاتە ئەتوانین بڵێن ژیانێکی هاو بەش ژیانێکی پێکەوە ژیانێکی ئاشتیانە گەلی ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕۆژاوای کوردستانەوە سەر هەڵدەدا بۆ هەموو بینە سەر هەڵوێستی نێودەوڵەتی هەڵبەتە ئەمڕۆ هەم فەڕەنسا هەم مەسریش داوایان کردووە ئەنجومەنی یاساییش کۆ ببێتەوە ناڕازین بەرامبەر بەوەی کە لە ڕواڵەتدا دەبینێ بەوەی کە تورکیا دەیکا هەروە شتێکی دیکەش کە گرنگە بۆ ئێمەی کورد هەموو کەسێک چاڕوان بەوەی کە لە کەرکووک ڕوویدا لە عەفرین بگرە زیاتریش لە ڕۆژاوای کوردستان و باکووری سووریا دووبارە بێتەوە بەو حکومەی دەیانوە ئەمریکا و رووسیا و نازانم کێ پشتیان کردوتە کورد ئەمە چۆن هەڵدەسەنگێنی ئەمە بۆ دووبارە نەبوویەوە لێرە کاک هەندرێن من پێم وابێ ئەم شتەکە دەستی پێکردو ڕۆژ ئاوای کوردستان بەردی بناغەیدانا تەنیا بۆ ئێمەی کورد نییە ئەتوانم بڵم بۆ نەتەوەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە چونکە لە ڕۆژاوای کوردستانە ئێمە بینیمان ئەبینین ڕۆژانە بۆ نمونە ئێستا لە ناو یەپەگەدا و یەپەژەشە لە ناو هێزەکانی سووریای دیموکراتە تۆ عەرەبە بینی کوردە بینی کاکە فارسە بینی ئەوروپیە بینی لە هەموو نەتەوەیەکە بینی کەواتە ئەم هێزە ئەم بناغەیە ئەم دەستکەوتی تەنیاهی کورد نییە ڕەنگە بڵێن کورد بەشی شێری بەرەکەیەوەکوی کە لە کوردی بڵێ بەڵام بەگشتی هی مرۆڤایەتیە ئەم دەستکەوتی مرۆڤایەتیە چونکە مرۆڤایەتی بەگشتیش پشتگیری لێیەکا و ئەشی پارێزێ ینی ئەوە زۆر گرنگە بۆ ئێمە ئەو خاڵە ببینین بە ڕوونی و بە ئاشکایی و بە جوانی بیبینین ئەمە خاڵێکی وەرچەرخانە دیارە هەموو هێزەکانی دەوروبەر فاشیزم بە تایبەتی زۆر کاری کرد زۆر شتی کرد لە پێناوی ئەوەیە کە ئەم شتە بشکێنێ بەڵام بینیمان ئەم هێزە نەشکێنرا بەڵکو گەورەتر بوو هەتا توانیشی خۆی گەورە کردەوە جا حتا مەسەلە نەگەوە بەشار ئەسەد بۆ خۆی ئەمڕۆ لێدوانەیە ئەڵێ ئەوەی کە تووشیا کردوێت تشتێکی غەڵەتە لەوانەیە ئێمە خوێندنەوەیەکی پێش ئەو لێدوانانە خوێندنەوەیەکی جیاوازمان هەبوو بۆ ئەو هێرشەی تورکیا ئێمە مانوت ڕەنگە ئەمە دانی ئەدلیب بێ رووسیا ئەدلیب وەربڵێ بەرامبەر عەفرین وشتیوە بەڵام دیسانیش خۆ یەپەگەش باشکرا وتی ئەوەی کە رووسیا بێ ئێمە و دێمە قبوڵمان نەکردو ئێمە قبوڵیشی ناکەین ئیرادە قەناعەتی تەواویان بە خۆیان هەیە باوەڕیان بە خۆیان هەیە کە سەرەکەون باوەڕ بەخۆبوون بە سەرکەوتن زۆر شتێکی گرنگەکە هەرە ئەو ئەمەژەمەی سەلماند کە هێڵی سێمیان لە دەست نەداوە نەناچنە ژێر ڕکێفی هیچ داخوازیەکی لایەنێکی زلهێزی نێودەوڵەتی نەخێر بە پێچەوانەوە بەڵکو نەک هێزی بڵێن هێزی خەتی سەی خۆیانیان لە دەست نەداوە بەڵکو
هێزی گەورەشیان مەجبور کردووە ڕیان کێشاوە بەلای خوان و بە مەجبوری هاتۆتە ناو خەتەکەیانەوە ئەشی بینین کوالیسیۆنی نێودەوڵەتی ینی بە هەر شێوەیەک بێت بمانوێت نەمانوێت یەک واقعە کوالیسیۆنی نێودەوڵەتی تازە چوونەتە ناو خەتی ئەوانەوە نەک ئەمان چوو بێتە ناو خەتی کوالیسیۆنی نێودەوڵەتیەوە چکەمان شتی خۆشەگەرم وەڵامی وەت نەدامەوە ئەمە برای ئەنجومەنی ئاسایی ژەمە چی لێ دەکەوێت و ئایا بڕیارێکی جددی لە دژی تورکیا دەدرێت بەوەی پابندیکەن هەم فڕۆکەکانی هەڵنەستن هەم ئەو هێرشانەشی بۆ سەر ئافرین ڕابگرێن من کاگەندرێن بە بۆچوونی خۆم بە بڕوای خۆم پێم وا بێت هەندێک بڵێن هەندێک لە دەوڵەتەکان ئەوانەی کە پشتگیری لە تورکیاکەن حتا ئەو بڵێن ئەو خەڵکانە یان ئەو کەسایەتیانەش حتا ئەگەر وەکو دین تەماشای مەسەلەکە بکەنەوەی کە پشتگیریان کرد تورکیان زۆر گەورە کردوانێ هێزەکانی سووریای دیموکرات و یەپەگە و یەپەژە و ڕۆژاوایان بچوو کردوانێ ئەتوانم بڵێم بەفی ڕۆدان یان بە کوردیەکەی با بڵین بە شودانێکی تورکیاش لەم بینە هەیە چونکە تورکیا لای وا بوو یەپەگە یان ئەفرین یان ئەو ناوچەیە پارێکی بچکۆلانەیە ئەتوانێت قوتی بە و تەواو بوو ڕۆی کەس نازانێت چیە ڕۆ وەکو بەداخەوەی کە لە 16 ئابا لە باشووری کوردستان ڕوویدا 16 ببوورە 16 ئۆکتۆبەر بەڵێ و ینی ئەو شتە بەو شێوەیە ینی تورکیاش لەوانەیە خیاڵی بەو شێوەیە چوو بێت وتێت ئێمەش عینی ئێ و شتەکە بێگومان وای و دەردوغان بە ڕاستکاوانەوتی ئێمە لە باکووری عێراق کردمان نەمان هێشت لێرەش ناهێڵی بەڵێ ینی بە هەمان زەهنیەتی ئەوێ وەکو عەرزم کردی تورکیا بەو حسابە ئەوانەی کە ڕەنگە ئەوانش کە ڕێنوێنی تورکیایان کردبێ هەر بۆ حسابە تەماشای مەسەلەکانیان کردبێ بەڵام وەکو عەرزم کردی لە سەرەتای بەرنامەکە لە ڕۆژئاوای کوردستان شتێکی زۆر جیاوازە شتێکی جیاوازە بمانوێ نەمانوێت لێرەش ئایبینین ڕەنگە لە دوسێ ڕۆژی ئایندەیە لەمەش زیاتر ببینین و ببیستین شتی گەورەتریش بەڕێوە بێت ڕەنگە شتی زۆر گەورەتر بەڕێوە بێت کە ئێستا ئێمە ڕەنگە ئێستا ئەگەر باز بکرد ڕەنگە خەڵک بڕوای پێی نەبێت ینی وەکو شتێک بێ بڵێمە لەوانەیە لەسەر و ئەوە بێکە باسەکرێت بەڵام هەر شتێک بڵێ لەم ئیرادەیە هەیە هەر شتێک بڵێ لەم ئیرادەیە هەیە دڵنیاشم ئەفرین سەرەکەیە ئەفرین سەرەکەیە شکان قبول ناکە ئەفرین چۆن لە کۆبانی شکانی قبول نەکردەم هێزە لە ئەفرینش قبوڵی ناکە سەرەکەوێت باشە ڕۆڵی ئێمەی کوردان ئێستا کوردەوە لەم ساتانەی کە من و تۆ قسەکەین لە زۆربەی شار و ناوچەکانی ئەوروپا وڵاتانی دیکەی جیهان لە ژاپۆنەوە بگرە تا دەگاتەوە کەنەدا و ئەمریکا لە چالاکیدان هەر چۆن بۆ کۆبانیش لە چالاکیدا بوون ئەمە جێ ڕێز و تەقدیرەکە گەلێک پشت ناکاتە ئافرین پشت ناکاتە کۆبانی لەگەڵ دۆزی گەلێک ڕەواکەی خۆیدایە بەدەر لەگەل هەڵوێستی پارت و لایەنە سیاسەکانی دیکە بە تایبەتی من باسی باشووری کوردستان و ڕۆژهڵاتی کوردستان بکەین دەبێت ئەوان چۆن بەڵبەتە پارتی ئازادی کوردستان وتبوو ئێمە ئامادەین هێز بنێرین یەکێتی نیشتمانی کوردستان ئەمڕۆ لە زاری مەلابەختیارەوە ئەڵێ ئێمە ئامادەین هێز بنێرین هەموو پشتیوانیەک دەکەین ئەمانە تا چەندە بەڕای بەڕێزت بەسن تا چەندە جێی دڵخۆشین کە لەم کات و ساتەدا کە شەڕێکی ئەلبەتە نابەرابەری زەبەلاح لە چەکدا بەڵام لە ئیرادەدا نابەرابەریەکە بەلای دەوڵەتی تورکدا دەشکێتەوە ئەلبەتە ئیرادە مەزنەکە لای گەلی کورد و شەڕوانانە لە ئەفرین بێگومان کاگەندرێن ئەگەر بمانێت تەماشایەکی مێژووی کوردی ڕابردوو بکەین ڕابردوو ئێمە هەمیشە کێشەی ناوخۆمان هەبووە کێشەکانمان یان کاتێک کە دوژمن بەسەرمان ناسەر کەوتووە هەمیشە ئیستفادەی لەو ناوکۆشیە کردو کە ئێمە لە ناو خۆمانە هەمان بووە ئەگەر ئەم شتە یان ئەم بۆ نمونە ئەگەر لانی کەم بگەینە لە عەفرینە ئەگەر ئێمە بگەینە ئەوەی یەکێتیکی نەتەوەی دروست بکەین لە ناو خۆمانە کە یەک دەنگ بین بەرامبەر هەموو چۆنەڵێ بەرامبەر هەموو هێرشەکان کە لەلایەن دوژمنان و داگیرکەرانەوە کرێتە سەرگەلی کوردستان شتێکی زۆر باشە شتێکە ئەبێ ئینسان ڕێزی لێ بگرێت لەو هەڵوێستە دیارە هەڵوێستی یەکێتی نیشتیمانی کوردستانیش جێی تەقدیر و ڕێزە بۆ هەر تاکێشی گەلی کورد بە هەمان شێوەژ پارتی ئازادی کوردستانیش هەر جێی ڕێز و تەقدیرە داواکاریەکان بەڵام من پێم وابێ ئەوان ئەتوانن لە لای خۆیان و لە بریەوەی کە هێز بنێرن خۆیان ڕێک بخەن خۆیان یەک بخەن گەل بێنە سەرجادە چونکە بە بڕای من هێندەی گەل ئەتوانێت لەسەر شەقام لەسەر جادەکان قسە و باز بکە دەنگی خۆی بگەێنێ بە هەموو دنیاکە ئەم شتە چۆن لە 91 کاتێکە خەڵک ئاوارە بوو لە 91
لە دوای ڕاپەڕینەکەیە ئەو کۆڕەوە بووە دەنگدانەوەیشی گەورە لە هەموو مەحافلە دەولیەکانە بۆیە قەرارەکانیش لە نەتەوە یەکگرتوەکان بەو شێوەیە بە قازانجی کورد شکانەوانێ و زۆنی دژەفرینیان دروست کردووانە ئەگەر ئەمە لە عەفرین بکرێت دیارە وەکو پێشتری ئاماژەمان پێکرد 100 و چەند جارێک 150 بابزانم هێرش کراوەتە سەر عەفرین هەموو جارێک 72 تیارە یان تیارەی شەڕکەر بەشداری کردووە لەم شتانەیە ئەگەر بتوانرێت زۆنێکی دژەفرین لە عەفرینیش دروست بکرێت شتێکی زۆر باشە بۆ ئایندەی گەلی کوردستانیش لەو ناوچەیە نەکەر بۆ ئەوێ بەڵکو بۆ هەموو ناوچەکە باشە بێت یعنی ئەگەر ئەوان بتوانن ئەمە بکەن پاڵپشتی خەڵکی کوردستان بکەن یەکێتی نیشتیمانی لە کوردستانی عێراق پارتی ئازادی لە ڕۆژهەڵات و حتا لە ناو خۆشیانە کە ئەوان زیاتر لە لای هەولێرەوانە چالاکیەکانیان هەیە شتێکی باشە شتێکی پیرۆزە یەکێتی نەتەوەی کورد پێویستە پێویستیەکە ئەمڕۆ بۆتە پێویستیەک یعنی چۆن ئینسان بەبێ ئاو بەبێ نان بەبێ هەوا ناژی پێم وابێ بە کوردیش بگاتەوەی کە ئەم بارودۆخی ئێستا لە عەفرین هەیە ئەوەی لە 16 ئۆکتۆبەر لە کەرکووک و باشووری کوردستانە بوو ئەوەی سەلماند کە یەکێتی نەتەوەی تەنها ڕێگە چارەیە بۆەوەی بتوانین ڕوبەڕووی ئەو بارودۆخە بینەوە گەر یەکێتی نەتەوەی اتفاقی نەتەوەی هەبوایە بێگومان 16 ئۆکتۆبەر ڕووی نەدەدا بە شێوازێک لە شێوازەکان ڕێفراندۆمێکی کردشوکاڵ لە کات و ساتێکی نەباشدا بەڕێوە نەدەچوو ئێستاش ڕژێمی تورک لە دوای ئەوە کە بوێری لەوە وەرگرت لە ڕێفراندۆم و لە 16 ئۆکتۆبەر بوێری ئەوەشی نەدەکرد ڕوو لە عەفرین بکە بێگومان کاگەندرێن ینی خۆ ئێمە ڕژێمەکانی دەوڵەتە داگیرکەرەکانی کوردستان هەمویان یەکێکە ناسین زۆر بەباشیان ناسی نەزانی خەریکی چین چیەکەن چی ناکەن بای ئەوە لێکدانەوەمان هەیە لە سەریان تەماشاکە لە هەر بەشێکی کوردستانە کاتێک کە داگیرکەرێک دوژمنێک هاتۆتە سەرگەلی کوردستان هاتۆتە سەر ئەو گەلەی کە لە بندەستی ئەماوەتوانێ بۆتە قەتڵ عامی کردووە بڵین کۆمەڵکوژی کردووە هەمیشە هۆکارەکان ناوخۆیی بوون زیاتر لەوەی کە دەرەکی بن ینی وەکو عەرزم کردی لە ئیماراتەکانی کوردستانەوە تەماشای بکە کە لە 1800ەکانە هەتاکو ئێستا تەماشای کە وەکو پێشتر پێم عەرزم کردی زیاتر ئێمە کێشەی ناوخۆییمان هەیە ئەگەر ئێمە بتوانین ناومانی خۆمان یەک بخەین یەک دەنگمان هەبێ بە تایبەتی کە ئێستا ئەویش جێی ڕێزە کە کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە لە هەوڵێکی جددیە بۆ ئەوەی کە لانی کەم هەر پارچەیەک بۆ خۆی دەنگێکی نەتەوەی خۆی هەبێ ئەوەش بۆ خۆی هەرجێی ڕێزە بەڕاستی ئەگەر ئێمە بتوانین لە هەر پارچەیەکە بۆ خۆمان دەنگێکی نەتەوەییمان هەبێ کۆی دەنگی ئێمە لە باشووری کوردستان کۆی دەنگی برایان لە ڕۆژهەڵاتی کوردستان کۆی دەنگی هەڤاڵان لە باکووری کوردستان و لە ڕۆژاوای کوردستان با بەو شێوەیە بێ و کاتەوە نەتوانن بۆ خۆیان لەناو خۆیانە شتێکی تر بکەن ینی بە بڕای من یەک دەنگی گەلی کورد لەم کات و ساتەیە زۆر گرنگە ئەگەر ئێمە بتوانین شتێکی تریش ئەمڕۆ شتێک بووە بڵین لە هەموو کوردستان بەگشتی بە تایبەتی لە سلەیمانی ئەمڕۆ خۆپیشاندانێک بووە بەڕاستیش خۆپیشاندانێکی ئینسان ئەتوانێت هێزی لێوەربگرێ هێزی لێوەرەگرێ ئیرادەی لێوەرەگرێ ئەتوانێ ئەڵێ ئەم گەلە ئەتوانێت هەنگاو بنێ بەرەو پێشەوە جا بۆیە ینی لە سلێمانی ئەوەش بڵێم وێڕای ئەو هەموو قەیرانە وێڕای ئەو هەموو بارودۆخە سەختە ئەو خەڵکە دێتە سەرجادە کەوابوو لەوێ هۆشمەندیەکی نەتەوەی هێشتا هەیە خەڵک ئەیەوێ ئەوەی کە کۆنگرەی نەتەوەی کوردستان و بەڕێزە داماژە پێدا یەکێتی نەتەوەی اتفاقی نەتەوەی پێک بێت بەڵێ بێگومان خەڵک هەمیشە بووە یەکێتی نەتەوەی ئامادەیە کاگەندرێ هەمیشە بۆ یەکێتی نەتەوەی ئامادەیە خەڵک ئەوەی کە نەئامادەیە بەڕاستی لەگەڵ ڕێزم هەندێک لە حیزبەکانە ئەویش بە حکمیەوەی کە لە بن دەستی دوژمنان لە بن دەستی داگیرکەری کوردستانان لە بن دەست ینی وەکو چۆنەڵی بە پەیڕەوی ئەوانەوە بە ڕێگاوەڕۆ ئەگەر ئەوان نەبن ناتوانن ژیانی خۆیان چۆنەڵی بەڕێوە بن دەمن مرۆڤ ینی بیر لەوە دەکاتوەسە بۆ نمونە پارتێک لە پارتەکان ناوی هیچ پارتێک نابین لەم کات و ساتەدا هەستیارەدا بەڵام ئەگەر لە ڕیزیگەلەکەی خۆی دابێ ئەوەی کە دەستی دەکەوێت ئەو شکۆمەندەی کە پێی دەبڕێ باشە زۆر لەوە زیاتر نییە لەو پاراستنیە و کورسیەکە لەلایەن داگیرکەرێکەوە پارێزگاری لێ بکرێ دەستنیشان بکرێ فەرمودەکەی جەنابی دروستە هەندێن بەڵامایە کێشەیەک لە ناو مرۆڤ بەگشتیدا وا بزانم کورد بە تایبەتیە ینی چکە کورد لەوەتەی هەیە بندەستە
سەرۆک ڕێزدار عەبدوڵڵا جالان باسی ئەو مەسەلەیە کاڵێ کاتێکە ئێمە لەناو خەڵکین لەناو گەلین تۆ کەسێکی سادە و ساکاری بەڵام کاتێک کە دەسەڵاتە گریتە دەست ئەچیت لە شوێنێک خانوویەک یا ماڵێک بۆ خۆ دروستەکەی تو حەوت شوورای بۆ دائەنیت باشە بۆی کە کەس نەبینی کەس نەتبینێت دا ببڕی لەگەل جا ئەمە بینیمان لە باشووری کوردستانە بەڕاستی هەتا وەکو ئەم بەرپرسیارانەی باشووری کوردستان لە ناو گەلا بوون چەندێک خۆشەویست بوون بەڵام کە هەدێکی چوە سەر گردۆڵەیەک و تەپۆڵکەیەک و شاخێکی داگیر کرد بۆ خۆی و ئەو حەوت دیوارە یا شورایی لە بینی خۆی لە بینی خۆی و گەلا دروست کرد فەرمو چەندێک دوورکەوتونەتەوە لەگەڵ گەل ئێستا پەنا بۆ هەموو کەسێک ئەبا کە لەگەڵ خۆیەتی کە لە ناو خۆیەتی بەدەر لە دەسەڵات باشە ئەمە بۆ خۆی مەسجێکی زۆر باشە ڕوونە بۆ دەسەڵات بینەوە سەر ئافرین مژاری ئافرین لی دوور نەکەوینەوە لە ئێستادا بەڕای بەڕێزت ئەوەی کە پێویستە بکرێ ینی عاجل دەست بەجێ چونکە کاتی بەرنامەکەش بەرەو کۆتایی ڕابەداخەوە تەلەفۆنەکان و پەیوەندیەکانمان لە ڕۆژاواشەوە گرێ نەدران بارودۆخیەوێ زەحمەتە دەبێ لە ئێستادا ئێمە چی بکەین بۆ ئافرین لە ئێستادا بە بڕوای من هەر کوردێک هەر مرۆڤێک وەکو مرۆڤ بیر بکاتەوە و بە تایبەتی کە کووردە بە زمانی کوردیش لێدوانەدا دانوستانەکە پێویستە لەسەری وەکو ئەرک بێتە سەر جادە هاوارکە ئەفرین ناکەوێت بەس ئەوەنە ئەفرین ناکەوێت هیوادارم بەگشتی بۆ گەل بە تایبەتی مامۆستایانی ئاینی چونکە بمانوێ نەمانوێ ئەمڕۆ لە ڕژێمی تورکیا و دەسەڵاتی تورکیا مفتیەکانی تورکیا شتێکیان بەکارهێنا کە ئەم جمعەیە ئەمە بکەنە جیهادێک دش بە لە 90,000 مزگەوتە بانگەوازی بکەن کە ئەمە جیهادە دژی خەڵکی دیارە خەڵکی کوردستانە خەڵکی ئافرینە من بانگەوازێکەکەم بۆ مامۆستایانی بەڕێزی ئاینی لەم تەلەڤیزیۆنە بەڕێزی جەنابتانەوانێ کە ئێمە ناڵێن بیک بکەونە شەڕی کورد و تورک ناشتیوان نییە لەلای ئێمە بەڵام ئەڵێن ئەمە بکەن بە جیهاد دژی فاشیزم چکە فاشیزم لەگەڵ ناتەوای دوشتی جیاوازە هەمووان نەزانین ئەم کارەی کە ئێستا تورکیا بەرامبەر ئەفرینەوێ بیکە کارێکە کە هیچ دینێک هیچ قیەمێک هیچ ئەخلاقێک هیچ نەتەوەیەک هیچ بیر و باوەڕێک قبوڵی ناکە مەلا بەڕێزەکان مامۆستایانی ئاینی بەڕێز بە تایبەتی ئەم بابەتە بکەنە یان ئەم جمعەیەیان تەنها بکەنە لێدوان لەسەر فاشیزم دژی فاشیزم ینی چۆن ئەڵێ بەرخودانێک دژی فاشیزم یان جیهادێک دژی فاشیزم چکە بەڕاستی ئەمە ئەم کارێک ئێستا دەوڵەتی تورکیکا وەکو عەرزم کردی بە هەموو قیەمێک دژی ئینسانە دژی ئینسانە و دژی دینیشە دژی دەقەکانی دینە چونکە لە زۆر دەقی دینیدا ئاماژە بە پێکەوە ژیانەکە ئاماژە بە نەتەوەکانەکە ئاماژە بە تائیفە و قەوم و قیلە و زۆر ڕەنگی جیاوازەکە بەڵام ڕژێمی تورک دەیەوێت لەژێر پەردەی ئایندا ئەم پیلانە چەپەڵەی خۆی بەڕێوەبەری هەڵبەتە خۆشبەختانە تا ئێستا شکستیەنا و هەر شکستیش دێنێ هیواکەریم چالاگوان زۆر سپاست دەکەم گەلێک سپاس بەڵێ بینەرانی بەڕێز زۆر سپاسی حسێن کەرکووکی دەکەین لە سلێمانیەوە کە لەگەڵماندا بوو ئەندامی دەستەی دیبلۆماسی تەفگەری ئازادی کۆمەڵگەی کوردستان بەداخەوە لە ڕۆژاوای کوردستان نەمانتوانی بگەینە لای میوانە بەڕێزەکانیەوێ بەهۆی کێشەی تەکنیکی و هەروە و کێشە پەیوەندیانەی کە لەوێ لە ئێستا لەو بارودۆخی شەڕە بە تایبەتی لە ئافرین هەن لەم ساتانەدا جارێکی دیکە دووبارەی دەکەمەوە بەرخودانێکی کەمبێنە هەم لە ئافرین هەیە هەم لێرە لە ئەوروپا و لە وڵاتانی دنیا لە مەیدانەکاندا گەل لەسەر شەقامەکانن پشتیوانی لە ئافرین دەکەن ئافرین ناکەوێ ئافرین سەر دەکەوێ شەو و شەوگارتان خۆش تا بەیگەشتنەوە لە بەرنمەیەکی دیکەدا کاتێکی خۆشتان بۆ دەخوازی.